بەڵێ سڵاو عەمەر کۆنفرانسێکی گەورە و گرنگە بۆ هەرێمی کوردستان لە بەرەوەی کە کاتێ باسی دڵنیایی ئەکرێ واتە پاراستنی ژیان پاراستنی سەرمایەکەت بۆیە لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش حکوومەتی هەرێمی کوردستان زۆر گرنگی بەوە دەدات کە هاوڵاتیان هۆشیار بن لەوەی کە دڵنیایی بۆ سەروەت و سامان و ژیانیشیان بکەن. من ئێستا میوانێکی تایبەتم لەگەڵەویش خات و سەروین ئیسماعیلە کە بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای دڵنیاییە گفتوگۆکەم لەگەڵ ئەوە چڕەکەمەوە. سڵاوت لێبێ خات و سەروینم کاتت باش. سڵاو لە تۆش زۆر سپاس بیانیت باش جان. زۆر سپاس. خات و سەروین بەداخەوە بینیمان دوێنێ شەو درنگانێکی شەو کە بەشێک لە دوکانەکانی بازاڕی قەیسەری سووتان ئەمە کارەساتێکی ناخۆشە. بەڵام با لەمەوە دەست پێ بکەم ئەگەر دڵنیایی هەبێت ئەگەر بیمەی دڵنیاییان کردبێت ئەکرێت بەشێک لەم دوکانانە قەرەبوو بکرێتەوە کەواتە ڕۆڵی دڵنیایی کۆمپانیەکانی دڵنیایی چیە لە هەرێمی کوردستانە کە بتوانن ژیان و ماڵی هاوڵاتیان بپارێزن بەتایبەت لە ڕووداوێکی لەم شێوەیە. دەستخۆش جان بەیانیتان باش بە ڕێزان بەیانیتان باش بەیانی باش بۆ هەموو یەکەی ئەندامانی کۆنفرانس و لە دەرەوە و لە ناوەی هەرێمی کوردستان زۆر سپاس. پێشوەختە پیرۆزبایی لە گشت هاوڵاتیان دەکەین بە بۆنەی ئەو یەکەمی کۆنفرانسی کە لە هەرێمی کوردستان بەسترا. خۆشبەختانە ئەمەش بە خاڵێکی گرنگ یاخود بە هەنگاوێکی زۆر پیرۆز هەژمار دەکرێت کە لە ماوەی ئەو فترەیە توانیمانە ئیشێکی زۆر گرنگ ئەنجام بدەین کە پەیوەستی تەواوی هەیە بە کۆڵەکە سەرچەکانی خزمەتگوزاری کوردستان بە تایبەت لەو بوارانەی کە بەڕێزت تازە باست کرد. اینجا بیمە کە باسی بیمە دەکەی کۆمەڵێک بیمە دەگرتەوە ینی تەنها هەر بابەتی سوستان نییە بگرە لە زۆر بواردا لە بیمەی کۆگاکانە بیمەی سوستانە بیمەی دزینە بیمەی بابەتی ئەگەر ئزن وەرگری بە جەنابەت ڕابگەینم خیانەت ئەمانەتە بیمەی حەوادث شەخسیە بیمەی مەسئولی مەهەنیەیە ئەوانەی کەسی سێیەم تووشی حوادثی جیاجیا دەبن ئەوەش هەر پێویستی بە بیمەی هەیە بیمەی ئەخطائی مەهەنی سەیدەلیە و طەبیبە و هەندەسیە و وەروها بیمەی خدمەی ئوسرە و سوکنایە و هەروها بیمەی بەحری و مەرکەبات و بیمەی تاقە و بیمەی زوجاج کە بیمەی حتا ئاوێنە بیمەی لەسەرا ینی جاروبارێکە بوومەلەرزەیەک ڕوودەدات ینی ئەوەش هەر پێویستی بە تەمینە ینی لە هەموو بوارێکەوە لە هەموو سێکتەرەوەکە پێیوەستە بە ژیانی کام لەم جۆرانەی بیمە لە هەرێمی کوردستان پێویستەوە هاوڵاتیانیش لە کام جۆران زیاتر دڵنیاییان لەسەرداناوە ئەوەی کە زۆر خەڵکی هەرێمی کوردستان ئیشی لەسەر کردووە تایبەتە بە بیمەی سەفەرکردن گەشتکردن باشە بۆ سەفەرکردن لەبەرەوەی کە ئیجبار کراون لە کاتی وەرگرتنی ڤیزە کەواتە هاوڵاتیان پێویستیان بە ئیجبارکردنی هەیە بڵێ کە زۆر پێویستە بە تایبەت لە زروفێکی ئەوڕۆ لەبەر ئەوەی ئەمە بەرەو جیهانگیری دەڕۆین ڕاستەوخۆ لەگەڵ دەرەوە لە ڕووی بازرگانیەوە لە ڕووی کارەکانمانەوە هەمووی پێیوەستن و لە ئاروگۆلی ئابووری بڵێ لە ئاروگۆلی هەموو سێکتەرەکانی ژیاندا باشە چۆن نەتوانرێت لە ڕێگەی کۆمپانیەکانەوە هاوڵاتی ناچار بکرێت کە بیمە بکات لەسەر ماڵی لەسەر تەندروستی لەسەر هەموو ئەو جۆرانی کە باسی بڵێ سەبارەت بە ناچارکردنی هاوڵاتیان ئێمە پرۆژێکمان لەبەردەستدا هەیە بە سەبارەت بە دامەزراندنی کۆمپانیایکی کوردستانی حکومی کە بەرامبەر کۆمپانیەکانی دڵنیایی کردی تایبەت پێشبڕچێ بکەن بۆ ئەوەی خزمەتگوزاری بە باشترین شێوە پێشکەش بکەن بە خەڵکی هەرێمی کوردستان. باشە خات و سەروین لە دوێنێ کۆنفرانسەکە زۆر جەخت لەسەرەوە کاتۆکە کۆمپانیایکی نیشتیمانی گەورە بۆ دڵنیایی دابمەزرێت شیتان کردو بۆ ئەمە وە پێویست بە چیەکە ئایا ئەتوانرێ بە زووترین کات ئەم کۆمپانیا بخرێتە کارت وە پێویستی بە چییە؟ لە پلانی ئەو 4 ساڵی کە کارمان کرد بێگومان
سێکتەری ڕئیسیمان ئەوە بوو کە ئیش لەسەر ئەو کۆمپانیایە بکەین. خۆشبەختانە بەرنامەمان داڕشتیە و ڕێکارەکانیشمان تەواو کردیە و گەیشتوتە ئەنجومەنی وەزیران. ئەنجومەنی وەزیران راپۆرتێکی تێر و تەسەلی لێمان داوا کە سەبارەت بە ئەنجامدانی ئەم دامەزراندنی ئەم کۆمپانیایە کە بێگومان سقەیەکی تەواو بە هاوڵاتیان دەبەخشێت. جگە لەوەی شانبەشانی کۆمپانیەکانی کەرتی تایبەت ئیش بکات لەوەی باشترین خزمەت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بگەیرێت. باشە بەپێی و ئەزمونەی کە بەڕێستان هەتانە هاوڵاتیان تا چەند هۆشیاریان هەیە لەسەر کەرتی دڵنیایی؟ بڵێ سەبارەت بە کەرتی دڵنیایی بێگومان هاوڵاتیان تا ڕادەیەک ئەو هوشیاریان لەلاوە لاوازە. ئەوەش دەگەڕێتەوە بۆ چەند ئالانگاریەک یاخود بۆ چەند هۆکارێکی ڕاستەوخۆ کە پەیوەستە بە نەبوونی بەشی دڵنیایی لە زانکۆکان و لە پەیمانگاکانی هەرێمی کوردستان کە ئێمەش هەوڵمان داوە، ینی نزیکەی 4 کتاب پێچ نووسرا و ناردومانە بۆ هەیئەی دەستەی پەیمانگە تەکنیکیەکان و بۆ سەرۆکایەتی زانکۆی سەلاحەدین بەمبەستی کردنەوەی ئەم بەشە. لەبەر ئەوە تاکو کادری باش دروست نەکەیت، هوشیاری نەخێ ناو بەتایبەت گەنجان، ئەو هوشیاریان بە تەواوی بۆ بەرچاوڕوونی نابێت. ئەمە لەلایەکترەوەش حکوومەتیش ڕۆلی خۆی دەبێ بجێڕێت سەبارەت بە پەرەپێدانی ئەم کەرتە. لەبەر ئەوە ئەگەر تعریفی دڵنیایی بکەین وەکو سیستەم پێی دەگوترێت سیستەمی وحدە اقتصادیە. وحدە اقتصادیە چۆنە؟ هەڵبەتە سیستەمی بانقی و سیستەمی دڵنیایی و سیستەمی دائیرەی تەوفیر و بەرید و سیستەمی سندوقی خانەنشینان ئەوانە بە سیستەمی مؤسساتی مالی هەژمار دەکرێن. خۆی لە خۆیدا بژێوی خۆی بەڕێوە دەبات، واتە تەمویل ذاتی. ئەم مؤسسانە بێگومان ڕاستەوخۆ داهاتێکی تەواو بە سندوقەکە دەبەخشێن و داهاتێکی تەواو بە دەستگاکەی خۆیان دەبەخشێت. لێە پێی دەگوترێت مؤسسەی ئینتاجی. باشە ئەگەر حکوومەت زۆر پاڵپشتی ئەم سێکتەرە بکات، ئیتر ئەوە خۆی لە خۆیدا قازانجێکی تەواو بۆ داهاتی هەم حکوومەت دەگەڕێتەوە هەم بۆ دەستگاکان دەگەڕێتەوە. باشە چ ئامارێکتان لەبەردەستایە کە ئامارێک بێت لەسەر هەم ڕووداوەکان هەم دڵنیایی کە هاوڵاتیان کردبێتیان ئایا لە ئاستی پێویستایە و ئامارانە؟ سەبارەت بەو ئامارەی کە ئەمە ئەنجاممان داوە، ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی کاروباری دڵنیایی تا ئێستا ئەو قانونەمان بەرکار نەکردووە، بەڵام ئیشمان لەسەر کردووە و تاکو پەرلەمان ڕۆیشتووە و لۆ خولیدا بێت پەسەند دەکرێت. قانونی تەنزیم ئەعمالی خۆمانی 5 ساڵ 2005 لە بەرنامەدا هەیە بۆ خولیدا بێت پەسەند بکرێت. ئەو سێکتەرانەی کە ئیشمان لەسەر کردووە تەمینی ئیلزامی سیاراتە، تەمینی بیمەی تەندروستیە و تەمینی پرۆژەکانی سەر بە ئیستیسمارن. ئەوانە وەکو ئیلزامی کردن ئیشمان لەسەر کردووە. ئەوانەی جەنابەت فەرموود ئەمە تاکو ئێستا وەکو ئیدارەی عامە ئیشی ئێمە ئیشرافکردنەوە ڕێکخستنەوە بە دواداچوونە لەسەر کۆمپانیەکانی دڵنیایی کەرتی تایبەت. کاتە هەماهەنگێکی باشتان هەیە لەگەڵیانە؟ بێگومان نەوەک هەر هەماهەنگی، بەڵکو بڵێ خۆمان ئیشراف متابعی لەسەر ئیش و کارەکانیان دەکەین لە هەڵبەستەی هەموو کارەکانیان تا چەند ئیشیان چۆن کردووە و چۆنێتی ڕایکردنی ئیشەکانیان بە بەڕێز درا بگەینم. ئەو تەمینانەی کە جەنابتم لۆت باس کرد تاکو ئەمڕۆ پۆلیسەی دڵنیایی لە هەموو کۆمپانیاکان بۆ زانی بەڕێزت ئێمە 8 کۆمپانیای دڵنیایی ناوخۆمان هەیە، 5مان هەیە لقن سەر بە بەغدایان، 2 نووسینگەی شەریکەی تەمینی عێراقیمان هەیە لەگەر شەریکەی تەمینی وەتەنیمان هەیە. تاکو ئەمڕۆ ئەو پۆلیسانی کە ئەنجام داون 289483 پۆلیسەی دڵنیایی ئەنجام درا لە هەرێمی کوردستان. باشە بە سەراحەتش پێ بڵێم ئەوەش ڕقمێکی زۆر دڵخۆشکەرە لەوەی خەڵک توانیتیان هۆشیاریان هەبێت لە دڵنیایی. جگە لەمە سەبارەت بە دڵنیایی ئەو شەریکاتانی کە قەرەبووی زەرەر و زیادەکانیان کردووە بەس تەنها ساڵی 2023 زیاتر لە 10 ملیار قەرەبووی هاوڵاتیانیان کردوتەوە.
ئەمەش بێگومان هەر ڕقەمێکی زۆر دڵخۆشکەرە لۆی خەڵک تا حدێک بتوانێت متمانەی بەم سێکتەرە هەبێت. باشە ئەگەر ئێستا ئەو دوکانانەی لە ناو قەیسەری کە سووتان بیمەیان هەبووە دڵنیایان هەبووە چۆنیان توانی قەرەبوو وەربگرن و ئەو قەرەبووی بۆیان نەکرا چییە بوو؟ بڵێ حتمما ئەمن کە باسم کرد کە ئەگەر شەریکەیەکی کوردستانیمان هەبێت دەتوانێت ئیشی خۆی بکات بەڵام ئەمەش هەر ئەم کۆنفرانسە هەدفمان ئەوە بووە کە خەڵک وشیار بکەینەوە بڵێن ئێمە شەریکاتمان هەیە ئیشی دڵنیایی دەکات شەریکاتمان هەیە کۆگاکان دڵنیایی لەسەردادنێ شەریکاتمان هەیە ئیشەکانیان تا ڕادێ زۆر بە کورتی پێم بڵێ خاتو سەروین ئەگەر کۆمپانیایەکی نیشتیمانی بێت لە حاڵەتێکی لەم شێوەیە کە سووتانی بازاڕێکە ئەتوانرێ بەپی ئەو بیمێ بێ کە خاوەن دوکانەکە داوای کردووە لە 180 بێ لە 100 بێ یاخود نا مادەم کۆمپانیایەکی نیشتیمانی دڵنیاییە قەرەبووی لە 100 یەکەنەوە ئەما بێت سەبارەت بەو ئەوەی جەنابەت باست کرد ئەو ڕێکارانە بە پێی حەزمی ڕسکی ئەم دوکانەیە یاخود ئەم مەحەلەیە ئەلەو ماوەیە پێش چەند ساڵێک فامیلی مۆڵ مەخزەنی فامیلی مۆڵ سوتا قەرەبووی فامیلی مۆڵ لەلایەن شەریکەی ئور کراوە بە 1 ملیار دەکەوێتە سەر چۆنیەتی و چەندەیەتی نەوعی ئەم مەحەلە ئینجا لەسەر ئەم بابەتە ڕێژەکان تەسبیت دەکرێت. بەڵێ زۆر سپاس خاتو سەروین ئیسماعیل بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای دڵنیایی لەگەڵمان بوو. زۆر سپاس بۆ بەڵێ ئەمارە گەڕێمەوە لای ئێوە ئەمە دووەم ڕۆژی کۆنفرانسی دڵنیاییە کە یەکەمین کۆنفرانسە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراقیش بەڕێوە بچێت بە سپۆنسەری میدیای کوردستان 24 بەڕێوەچێت و هەوڵەدەین لە ماوەی ئەمڕۆدا کە دوا ڕۆژی کۆنفرانسەکە زۆرترین بابەتەکان لەسەر دڵنیایی بۆ بینەران شرۆڤە بکەین.